بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان ئەمشەو لە بەرنامەی ئەمڕۆ سەر پرسی دواکەوتنی موچە و هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراقیش دەکەین و ئەو بژاردانەی کە لە بەردەم لایەنەکانی دەرەوەی دەسەڵاتدایە بۆ هەڵبژاردنەکە و قسە لەسەر لێکەوتەکانی دواکەوتنی موچە دەکەینەوە کارەکەی چارەسەرەکەی وەچی بکرێ و باز لەو ئایندەی خولی شەشەمی پەرلەمانی کوردستانیش دەکەین کە لە ماوەی ڕابردوو کۆمەڵی دادگەری لە دادگای فێدراڵی سکاڵای تۆمار کردو بۆی خۆی شەمی پەرلەمانی کوردستان هەڵبۆشێتەوە. لەسەر ئەم پرسانە دەوەسین بە میوانداری بەڕێز دکتۆر دارا محەممەد ئەمین ئەندامی ئەنجومەنی دامەزرێنانی کۆمەڵی دادگەری. کەکتۆر بەخێرمە سوپاسیان سوپاس دەکەین. ئەگە سەرەتا لە پرسی موچەوە دەست پێ بکەین بەچوونی بەڕێز هۆکاری چییە کە موچەی مانگی چوار ئەوەندە دواکەوتووە زیاتر لە چ ڕۆژە موچەی مانگی سێدا بەش کراوە بەڵام تەکو ئێستا وادەی ناردنی موچەی مانگی چوار لە بەغداوە دیار نییە. بەنای خۆی بەخشندە میهرەبان لە ڕاستیدا دواکەوتنی موچە شتێکی چاوەڕوان کراو بوو لەبەرەوەی هەتا ئێستا بەغدا و هەرێم نایانتوانی ڕێککەوتنێکی کۆنکرێتی بکەن لەسەر ئەو کێشانەی نێوانیان. هەموو جارێک ئەو ڕێککەوتنانەی کراوە بە ڕێکردن و ئەگەر تعبیرەکە دروست بێت لەم بەرنامە تومە پینەوپەڕۆیە ڕێککەوتنێکی کۆنکرێتی نەکراوە لەسەر ئەو کێشانەی کە لە نێوان هەرێم و بەغدا هەیە. بەرپرسانی هەرێم هەر بۆ ڕێکردنی کات کاریان کردووە بەردەوام جوابی بەغدایان نەداوەتەوە شتەکانیان دواخستووە ئیلتیزاماتی لەسەرانە جێبەجێ ناکەن. بەغداش لە بارودۆخێکدایە دیارە زۆر مەبەستی نییە کە کێشەکانی هەرێم چارەسەرکە حتمما ئەوش لە بەرژەوەندی ئەوانە ئێمە نابێ ئەوەی چاوەڕوانیمان هەیە لە حکوومەتی خۆمان کە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەوە چاوەڕوانی بکەین لە حکوومەتێک کە لە بەغدایە و لە بنەڕەتدا کێشەمان هەیە لەگەڵیان. بەغدا ئەگەر بۆی بکرێت کێشەکانی خۆی چارەسەر دەکات کێشەی هەرێمی کوردستان چارەسەر ناکات دەبێت ئێمە خۆمان کێشەی خۆمان چارەسەرکەین. سیاست ومان پێڵێ منطق ئیدارە عەقڵ کە خۆمان بەدەم داواکانی خۆمانە بچین بەس بەداخەوە برادرانی ئێمە خۆیان ئەم بارودۆخان دەخواست دەیانویست بڵێن نا بەغدادا هیچ جێبەجێ ناکەم. ئەم کێشانەی ئێمە لەگەڵ بەغدا کۆنا دەتوانم بڵێم لەگەڵ دروستبوونی یەکەم حکوومەتی نوێ دوای ڕوخانی ڕژێم دەستی پێ کردووە هەتا ئێستا هەر بەرز و نزمی کردووە و با بڵێن هەندێک جار باش بۆ هەندێک جار خراپ بۆ هەندێک جار خراپتر و هەندێک جار باشتر. ئەم جارش بە هەمان شێوەیە بەرپرسانی هەرێم پێشتر لە هەموو دانیشتەکانە بە بەغدایان گوتووە ئێمە داهاتی نانەوتی لە هەرێمی کوردستان لانیکەم 400 ملیارە. کاتێک تۆڵەی داهاتی نانەوتی 400 ملیارە بودجێ عێراقی لەسەر ئەوەش بنیاندراوە کە هەرێم داهاتی نانەوتی 400 ملیارە و نەوتیشی هەیە ئەگەر بڕاتە دەرەوە ئەمەش داهاتەکەی. نەوتە تا ئێستا نەفرۆشاوەی هەرێمی کوردستان لە ڕێگەی سۆمۆ بەڵێ نەفرۆشاوە داهاتی ناوخۆش هەرێمی کوردستان لە 400 ملیار 50 ملیارە نێرێ 49 ئەنێرێ 48 ئەنێرێ بەڕاستی بەغدا ئەوەی جێگای قبوڵی نییە و بە تایبەتی لە کاتێکا نرخی نەوت بەرەو دابەزینە کەەوە کاریگەری هەیە لەسەر بودجێ عێراق بەڕاستی بۆیە تەیب سامی زۆر بەڕوونیەڵێ ئێمە هەموو مانگێ چاوەڕێمان کردو لانی کەم 200 ملیار بێ ئێوە 50 ملیارتان ناردووە من ئامادەم 790 ملیارە نێرم ئێوە بۆ خۆتان ئەوی کە تاوا بکەن نزیکەی بەڵێ نزیکەی 200 ملیارێکە یا کەمتر لە 200 ملیار موچە پێویست بە 950 ملیار ئەگەر 750 بنێرێ 790 بەڵێ بەڵێ موچە پێویستی بە 950 هەندێ بێ ئەگەر 750 بنێرێ 160 ملیاری تر ئەوە حکوومەتی هەرێم خۆی بخاتە سەری بەعتیباریەوە چەند مانگێکە داهاتی ناوخۆر 40 ملیاری ناردووە. بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێ بزانێ گەر بەغدا ئەم 900 ملیارەش نەنێرێ و ئەم 800 ملیارەش کە ئێستا ئەڵێ نێرم نێرێت چیەکە ئەنی بەڕاستی چی پێ هیچ کارتێکی فشاری لەسەر بەغانیە ئەی بۆ ناکشێتەوە لە دام و دەستگاکانی عێراقی بۆ بڕیارێک نادا بڕیارماندا هەموو بەرپرسانی کورد لە بەغدا دەکشێنەوە لە حکوومەت ئەی بۆ بڕیارێکی لەو بابەتە دەرناکەن ئەگەر بڕژەوەندی میلەتیانەوێ ئەی بۆ نایانتوانی لەم هەموو داهاتەی ناوخۆ نەو دەڕۆی بەرمیلی بە $100 نەوتمانە فرۆش لە بەغاشەوە پارە هات پارەیەک پاشەکەوتکەن ژێرخانی ئابووری بەهێزکەن لە زیاتر بڵێ 30 ملیار قەرزارین بە 100 ملیار احتیاطی دانراومان هەیە کاکە
ئەمانە دەوڵەتداریان نەکردو عێراق سەر ڕای گەندەڵی و دزی و هەموو ئەو خاڵە نەرێنیانەی کە لە حکوومەتی بەغدایە بەستا ئێستا نەختینەی هەیە لە زێڕیش و لە بڵێن دراوی دۆلار و یۆرۆ و هەموو جۆرەکانی عێراق ئێستا تا ئێستاش پێشینەی خانوبەرەدا بە خەڵک لە بانقەکانی عێراقیە کە حکوومەت خۆی زامنە چکەوانە کارمەندن دوای دەوڵەت با بڵێن ئەم پارەیە بۆ بانقە گێڕێتەوە لە ڕێی موچەکانیانەوە لە شارێکی وەک کەربەلا هەموو وڵاتێک 100 ملیاریە دەنێ لە بەسڕا 200 ملیۆن ببوورە 200 ملیۆنیە دەنێ 100 ملیۆن بۆ 200 بەڵێ لە ئەمڕۆ بڕیاریاندا وەزارەتی کارەباوار کەسێک سۆلەر دانێ وزەی خۆر تاقە شەمسی بێ سلفەیە دەینێ لە بانک بە قرس بۆ خۆی ئەو تاقە شەمسیە دانێ یعنی مانای وایە پارەی هەیە مانای وایە دەوڵەتداریەکە مانای وایە ئیفلاس نییە بۆی بۆ نەخەڵەتیت برادرانی ئێمە نە ئێران پێ چارەسەرکران نتوانێت لەگەڵ بەغدا ڕێککەون خۆزگە بیان توانایە کوردستان بکەنە دەوڵەت و سربەخۆی ئابووری هەبێ و ئابووریەکی بەهێزمان هەبێ و مەمنونی بەغدا نەبووین و ڕوومان نەکردایەتەوە بەغدا و جارێکیکە نەچین تەکلیف لە بەغدا بکەین چاوەڕێ بن تەیف سامی بۆمانە نێرە یان ناینێرێ یعنی ئەمانە کوردیان وا لێ کرد ناچار بێ بچێتەوە بەغدا دوجاری بەغدا ئاوامان پێڵێ دەفەرمو با چارەسەری بکەن ئەمانە بەەوە چارەسەرەکرێ یارم داهاتە ناوخۆی کە نازانن چی لێکن کاڵن بە سارەی جامڕەش کۆکرێتەوە بەداخەوە ئەمە داهاتی کوردستانە هۆ کارەکە شێوە لە کوردستان تا ئێستا حکوومەتمان نییە تا ئێستا دوو حیزب حاکمە هەرێکە زۆنێکی خۆی هەیە هەرێکە دەوڵەتێک پشتگیریەکە هەرێکە دەسەڵاتێکی هەیە هیچ شتێک نە پێشمەرگەی یەکگرتومان هەیە نە حکوومەتی یەکگرتومان هەیە نە دارایی یەکگرتومان هەیە دوشتی زۆر لێک جیاوازن باشترین بەڵگەش لێمە هەر دەتوانین بڵێن حکوومەتمان نییە کوا دەکرێت حکوومەت 2 ساڵ حکوومەتی کاربەڕێکەر بێ نە پەرلەمانمان هەیە نە حکوومەتمان هەیە دروستیش نابێ باشە پارتی حیزبێکە زۆری کورسی زۆر هێناوە دەتوانێت لەگەڵ دووسێ حیزبی تر بێکە حکوومەت دروستکە ئەگەر بەڕووی لە ڕووی یاسایە و بڵێن دەتوانن بگەنە نیسابی قانونی بەس ئایا توانێ بەبێ یەکێتی ناتوانێت کورسی لەگەڵ دوو لایەنی تر تەحالوفی کردووە و پەیمانی کردووە کورسی هەیە بە پێی یاسا بۆی هەیە بەس بە ئەمری واقعیان ناتوانێت لەبەرەوەی هەرێمەکە دوو بەشە بەشێکی یەکێتی بە حکمی هێز حکمی یەکا و دەوڵەتانێکیشان پشتگیریەکەن لەبەرەوە ناتوانێت بە بێ یەکێتی با کورسیشی زۆر بێت دروستیکە لەبەرەوە وای لاتووە نە پەرلەمان و نە هەڵبژاردن و نە هەموو ئەمانە دەوری نەماوە هەر دوو حیزب هەرێکە زۆرێک بەڕێوە بارێکە بۆ بەرژەوەندی خۆی شەکە ئیمکانیاتی حیزب زۆرە دام و دەستگا و دامەزراوەکانی حیزبی بودجێی باشیان لەبەردەستایە کاری خۆیانەکەن بەڵام ئەوەی حکوومەت و بەڕێوەبردن و گوزەرانی خەڵک و پرۆژە و خزمەت گوزاریە بوونی نییە دوجاری ئەم بارودۆخاتۆتە پێشەوە ێ بەغدا تۆ ناکرێ بڵێ لەم هەموو واریداتی هەرێمی کوردستانە 50 ملیارە نێرم ناینێرێ ێ باشەوە بەغدا ئەڵە بن ئەوە نانێرم باخۆیان بێن تەواویکە یان خەڵکان وا ڕاهێناوە بە 2 مانگ و 3 مانگ جارێک موچە بدەن کە ئەمە جارێکتر لەم خەڵکی کوردستان بەرپرسیارە ئەوە بەرپرسیارە کە دەنجی داوە بە یەکێتی و پارتی ئەوە بەرپرسیارە کە هەر نەچۆ کارتی بایۆمەتری بکە ئەوە بەرپرسیارە کە نهاتوە دەنگدا بە هێزەکانی دەرەوەی یەکێتی و پارتیش لە کاتێکا 4 ملیۆن دەنگ دەرمان هەیە 2 ملیۆنیشی نەچۆ بۆ دەنگدان باشە ئەمانە بەرپرسیارن لەوەی کە ئەم واقعانە گۆڕن ئەوانیش وەزعەکەیان بۆ چۆتە سەر و بە بەرژەوەندی خۆیان کار دەکەن و دەبوو لە بارودۆخێکی وەک ئەمڕۆ کەەوە مانگی 5 خەریکە یەک لەسەر 3 ڕۆیشت بەیانینەوەی 5 مانگی 4 نەدراوە حکوومەتی هەرێم هەڵوێستی هەبووە بەیان نامەیەک ڕوونکردنەوەیەک هەڵوێستێک بەسپەرێزیان پاکە تا هەڵوێستیان هەبێت پەرێزیان هەر مەبەستیان نییە یعنی خەم لە برسێتی و نەبوونی خەڵک ناخۆ پێیان خۆشە دواکەوێ زیاتر بە بچوونی بەڕێزدەسەڵاتداران زۆر بێ باکە پێیان خۆش ئەزانی ئەمانە فێرن هەرچی شەفافیەت و هەرچی شتی ڕوون بێ بەرامبەر لەگەڵە میلەتەنیانە بۆ ڕوونکردنەوە نادەن کۆبوونەوەکەن دوو بە دوو چەند مانگە پەرلەمانی کوردستانەوە بۆ 7 مانگەچێەوە نییە بۆ حکوومەت دروست ناکەن ئەیکە کۆبوونەوەکەن بۆ خەڵقی ڕوون ناکەنەوە باسی چیتان کردووە لەم کۆبوونەوانە باسی چیتان کرد بۆ ناڵەن گرێکوێرەکان چێ با خەڵقی بەشدار بێ لەگەڵ تاناڕەئی هەبێ خەتای چێتیە خەتای پارتیە یان کێشەکان چیە با خەڵکێکی شارەزا لە سیاست چاودێرێک ڕۆشنبیرێک ڕێکخراوەکانی با بڵێن ڕێکخراوەکان دامەزراوەکان قسەیان نەبێ بەم دوانە بۆ پێک نایەن هەر لە ژووری داخراوە بۆ خەڵەتاندنی خەڵک ئیجابی و کە نەهی ئیجابی و نەی شتێکە
وڵا باز لە فەلسەفەی حکومداریەکەن وەڵاهی ئەسڵ و ئەساسی نییە بە حیاتی ئەم حکوومەتی هەرێمە باوەڕی بە فەلسەفەی حکومداری نەبووە باوەڕی بە استراتیژ نەبووە ئەگە استراتیژی هەبووە شکست لە دوای شکست بە دوای یەکان نەداهات و کابینەی پێنجەم کە لە 2006 دامەزراوە باشترین کارنامەی هەبووە بەڵام خۆ لەسەر کارنامەیش ناکەن کاکە لە کارنامەیە و نە استراتیجە و نە فەلسەفەی حکومداریە و بەشکردنی پۆست و دەسەڵاتە چۆن بەشیکەن لەسەر ئەمانە پێک نایەن و دوجاریش نەوێ خەڵک چاواشەکەن یان ئەگەر تعبیرەکە دروست بێ گەوجاندنی خەڵکە وڵای ئێمەوە خەریکین جارێ باز لە فەلسەفەی حکومداریەکەین با بە تۆ پاپایە گەمرێ لە ماوەیەکی زۆر کووردا خێرا پاپایەکی تر دانێن کە پاپار ئیشی دوعای خێرە خۆی مؤسساتێک لەسەر ئەوپەتی نەکەوت نابێت دنیاوە نەڕوە ئێمە میلەتە بەبێ حکوومەت بەبێ پەرلەمان بەبێ دەسەڵات بەبێ مؤسسات چۆن ئاوا ڕۆبەر باش بەسکەوتوری چارەسەر چێ بۆ کێشەی موچە مادام ئەوان پابەند نەبوون بە ڕاڕستکردنی داهاتی ناوخۆ ئەوە نەوتەکەش بەڕێز داماژ پێ تا کوێستە تەسلیم نەکراوە چارەسەرەکە چییە؟ کاکە چارەسەرەکە دەکرێت بەغدالانی کەم داوای 100 میلیارێک خۆی بابەتە سیاسیەکان هەمووی بێکەوە گرێدراون چارەسەر بە بەغدا ئاکرێت بەغدا بڕیاردا هەموو داتاکانی موچەخۆری کوردستان ئێستا لایە بڕیار بدا تەڵتین بکە ئەم داتانە بخاتە سەر بانقە فیدراڵیەکان و بڵێ هاوڵاتیانی کوردستان وەرن لە بەغداوە موچەوەرگرن ئەوە بە بەغا ئاکرێت بەغدا نایکە مەبەستی نییە میلەتی کورد برسیە بێ موچەوەر ناگرێ بە خاڵیانایە ینی بەڕاستی خۆی بە بەرپرسیار نازانێت لە ئێمە ئەوە ناشبێک لێی لەو بکە نەبێت تۆ لێی لە بەرپرسانی خۆت بکەی ئەوە بە بەغدا ئاکرێت کە نایکە بۆ نایکە بەغدا باشکراڵێک کاکە منیش سیاسەت دەکەم حیزبایەتی یەکەم سوودانی ئەڵێ من پێویستیم بە یەکێتی و پارتیەکە من بۆ شەڕ یەکێتی و پارتی بکەم پارتی و یەکێتی تا ئێستا حکوومەت لەوانە و ئێوە هەردەنگتان بەوانداوە و کورسی زۆریان هەیە و لە بەغدا کورسیان هەیە و منیشم بە ئەمانەیە من ئەم شەڕیەوانە بۆ زیاتر لە 50 کورسی کورتی پەرلەمان ئەڵێ میلەتی کورد ئەمە نوێنەرەکانتان نین من شەڕێم نوێنەرانە ناکەم ئەوان ئەڵێن تەڵتینوان نایە من بۆچی بکەم بۆچی بۆ ئێوەی بکەم یعنی ئایا من بێم تەڵتین بکەم ئێوە ئامادەن جارێککە ئەم پارتی یەکێتیە دەنگی پێ نەدەن و دەنگ دەن بە کەسێککە لەبەرەوە بەغاش نایکە بەغاش سەری بەرژەوەندەکانی خۆیەکە ئەمانیش لێرە بەڕاستی بێ باکن نەجی ناتوانن ئەوەی بەغادێ لە داهاتی ناوخۆ تەواوی کرد یا لەم هەموو داهاتەی یانە با 200 میلیارد بێرن بۆ بەغا چیانی بۆ ناینێت 100 میلیاری دەکەن ئێستا 100 میلیارد بنێرن سێریکە لە دامەزراندنی خەڵک لە وەزارەتی ناوخۆ لە پێشمەرگە کە تا ئێستاشەیە لەم مانگەشە خەڵقان دامەزراند ئێستا تەدری بکەن لێرەش و لە هەولێریش کە خەڵقی سەر بە خۆیانە و لە ڕێگای لە قومەڵبەندەکانەوە دایان ناون لە هێزەکانی ناو هێزە چەکدارەکان بەگشت باش بۆ لەوانە دانیشن ڕێژەکە بەشەکەن لە داهات و پارەکە بەشیەکەن لە گومرگەکە بەشی خۆیان بەشەکەن ئەی بۆ نان بڵێن بەشیکەن کاکە با هەردووکمان ئەم 200 میلیارەی بەغا جێبەجێکەین لەو داهاتانەی کە ڕۆژانە دەستمانەکەوێت لەوە خاتری میلەت ئەی بۆ ئەمان ناکەن بۆ بەش ئەی داهاتینەوت کاکتۆر خۆ داهاتینەوت بە تەنکەر هەرڕوا 300,000 بەرمیل ئەم هەموو نەوتەیە فرۆشرێ بە مەسفاکانی ناوخۆ لیتری بنزین هەر بە 1000 دینارە تا ئێستا ئەم داهاتانە چی لێ دێت خۆمانە بە بەلاش دەستیان ناکەوێت جام هەموو پارەی داهاتی ئاو و کارەبا و زەری بە و ئێستاش ئەگەر سارەیەک تیژڕەوی بکە تا 100,000 بۆیێتەوە هەزاران کامێرایان داناوە ئێمە هەموو داهاتە بۆ کوێ چێکات تۆ کە موچەی خەڵقت پێ نادرێ پێم سەیرە 100,000 مخالەفەی تیژڕەویەک بێ کە موچەی مۆزەفێک 500,000 بێ 300,000 نازانم چەند بێ گەر ئێستا بڵین تۆ زیایی کرد بەڵام سەرپێچی ئۆتۆمبیلێک غەرامەکەی 100,000 و پارەکەشی لێوەرەگری بەڵام ئامادەنی پێویستیشی بۆ دابینکەوێت ئامادەنی ڕێگاکە شاکی ئیتر لەوە بیگرە تا هەموو ئەم شتانەی تر بەردەوام پارەی کارەبا زیادەکەی کوا ئەی کوا موچە و ئەم داهاتە بۆ کوێشی ئەم پارەی چێتە کوێ چی پێکراوە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسە لە واقعی کە هەیە خەڵکیش بەرپرسە لەوەی کە بێدەنگە لەسەر ئەم هەموو کەم و کوڕیانەی حکوومەت هەیەتی وەکو تیشم چارەسەرەکە بە بەغدا شەکرێ بە هەرێمی ژەکرێ هەرێم ئەتوانێ خۆی ئەم پارەیە دابینکە ئەتوانێت بچێت لە بەغا گفتوگۆ بکە ئەتوانێت تهدید و هەڕەشەش بکە کەناڵی کارتمان زۆرە ێ بۆ ناکشێەوە بڵێ ئێمە بڕیارماندا لە هەموو مؤسساتی حکوومەتی عێراقی یەکشێنەوە مەزا بەرژەوەندی ئابووری زۆریان نییە ئێستا کۆمپانیەکانی پارتی ویکێتی لە بەغدا زانم ناکشێنەوە لە وەزارەتەکان کە بەرژەوەندی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی و شەخسی و حیزبی و هەموو ئەمانەوای کردووە بە یەکەوە کە ناتوانن بکشێنەوە هەر لەبەرەوەشە ناکشێنەوە بەغداش دەزانێ وایە باش بەسکەوتۆر ئەگەر ئەوان پابندەکان بە تەواوەتی جێبەجێ بکەن ئەو کاتە خەڵکی زیاتر پشتگیری دەسەڵاتدارانی هەرێم نابێ تۆ پابندی خۆت لە نەوت لە داهاتی ناوخۆ
لە پرسی تەوتین جێبەجێ بکەی و کاتە خەڵک پشتیوانت دەبێ وایە بەس تو پابەند نەبیت کاکە خەڵکی کوردستان کە پابەند بووە دەنگی بەم دوو حیزبەداوە لە یەکەم هەڵبژاردن لە ساڵی 1992 پێی وا بەم دوو حیزبە خەباتیان کردووە شۆڕشیان کردووە لە شاخ شەهیدیان هەیە هەرێم باش بەڕێوا بە بەڵام جار بۆ جار دەنگەکانیان کەمی کردووە وەکو میزی حوشتر بەرەو دو هاتوونەوە بۆ لەبەرەوەی خەڵک متمانەی پیان نەماوە کاکی شۆتاوەی لە 4 ملیۆن دەنگدار دوی هەر ناچێ یعنی متمانە نەماوە بە پرۆسە سیاسیەکە ئەگەر ئەمانە بیانەوێ بێگومان وایە خەڵک ئەزانی دڵی بەچی خۆش بووە دڵی بەوە خۆش بۆ مەسەلەن سەرۆکی یەکێتی با بڵێن سکرتێری گشتی یەکێتی باشە دێڵێ ڕوخێنین وا ئەکەین ئەو خەڵکی کە جاری پێشوو دەنگی پێنەداوە دێڵە بەخوا لەوە چێ بە ئەمڕۆ حکوومەتە بە یەکێتی بڕوخێ تەمەنە ئەو لە حکوومەت هەیە شەریکە بەرپرسە خۆی ستۆتە جێ ئۆپۆزیسیۆن خەڵکا تۆ دەنگی پێداوە توێتی بەخوای ڕوخێنە با بێم دەنگی پێبم پێشی دا و هیچیش نەشی ڕوخاند و هیچیش نەبوو جارێککە چوونەوە ژوورۆ دانیشتون چۆڕێکەوە ئەمە بەداخەوەم تا ئێستا خەڵکی ئێمە وەکو پێویست و شیار نییە دەسەڵاتی زۆر بێڕەحمە ڕێزی ئەو هەموو دڵسۆزی خەڵکە ناگرێ ئەو هەموو قوربانی دانەی خەڵک ناگرێ من باوەڕم بەوە هەیە میلەت هەر کاتێک بێوێ ڕاپەڕێ هیچ دەسەڵاتێک لەم سەرزەویە خۆی بۆ ناگرێ و نمونەی دەیان دیکتاتۆر و هێزی گەورە گەورەمان هەبووە لە ناوچەکە هەر بە تەمەنی خۆمان هەموویان دواوەی کە ڕوو دەداگە لەر شوێنێک تێبە ڕاپەڕین دروست دەبوو ئێستا بۆ ناگەر لە بەغدا باە کاکە لە بەغدا دایانجار ڕاپەڕین دایانجار حکوومەتیان گۆڕی دایانجار حکوومەتیان ناچار کرد خەڵک بەڵێ خەڵک لە ئێرانە شای دەرپەڕان لە عێراقا سەدامیان وا لێ کرد لە لیبیا موعەمەر قەزافیان چی لێ کرد لە تونسە چیان لە زەین العابیدین کرد لە میسرچیان لە حوسنی مبارەک کرد ئەوە لە سووریا چی لە بەشار ئەسەد کرا یعنی میلەت کە ڕاپەڕی هیچ شتێ خۆی بۆ ناگرێ حەزەکەم بزانی بەس کورد خاتری ئەمانەی گرتووە میلەتی کورد دەڵێ ئێمە هەرێمێکی خۆمانە داگیرکەران ئاوا چاویان بڕیوەتە ئەم هەرێمە با کوردستان و هەرێمەکەمان لەدەست دەرنەچێ بەس باوەڕکە هەموو شتێک سنووری هەیە کورد دەڵە جام کە پڕ بوو لێرژێ ئەگەر بێت و ئەم برادرانە زوو فریانەکەون بارودۆخێکی زۆر خراپ بزەبێت چونکە هیچ شتێک وەکو شۆڕشی برسیەکان نییە حکوومەتی عراقیش من پێم وایە گەر ئیلتیزاماتی خۆی جێبەجێنەکە هەر ڕوبەڕووی بەرپرسیارەتێکی گەورە بێتەوە ڕاستە لەم ڕێکەوتنانە هەرێم ئیلتیزام ناکە و زەرەری گەورەی هەرێمی کوردستانیشانی با ئێمە وەزعیچکەی عامتر باسکێنەویشەوەی هەرێمی کوردستان لە بارودۆخێکی باشان نییە بۆ نمونە تا دوێنێ ئەمریکا ئیشی بە هەرێم بووە لەبەرەوەی لە هەرێمەوە ئەگەر بۆی بکرێت دژایەتی ئێران بکاو لە هەرێمەوە دژایەتی بەغدا بکاو لە هەرێمەوە چی بکات ئێستا بۆ خۆی لەگەڵ ئێرانە دانیشێ و گفتوگۆوەکە و ئیشی بە هەرێم نییە ئێستا سووریاش کەوتۆتە دەست ئەمریکا ئیشی پێی نییە ئێستا بەغدا ئەمریکا چۆنی بوێ ئاوایە لەگەڵی باشترین بەڵگەشەوە دیناری عراقی ڕۆژ بە ڕۆژ بە قیمەتترە بێتەوە مانایوایە ئەڵوێستی سیاسی ئەمریکا بەرامبەر بە عراق باشە لەگەڵ تورکیا ئەمریکا وەزعی باشە ئیشی بە هەرێم نییە تورکیا جاران ئیشی بە هەرێم بوو لە دژی پەکەکە ئێستا بە خۆی لەگەڵ پەکەکەدا لە دانوسان و گفتوگوۆی ئیشی بە هەرێم نییە ئێستا بارودۆخێککێ ڕۆژاوا خۆیان وەزیان باشە وڵاتان لەگەڵیان دانیشتنیشان بە هەرێم نییە حکوومەتی سووریا بە شارەسەد نەماوانەی لەسەر دەسەڵاتنیشان بە هەرێم نییە لەبەرەوە هەرێم لەوە بارودۆخێکی زۆر باشە نییە خەڵک ئاشکاتەوە بێت کێشەکان چارەسەرکە باشترە ئەو وڵاتانش کە پشتگیریان لەم دەسەڵاتی ئەم دوو حیزبە کردووەرەکان لە پێناوی بەرژەوەندی خۆیان فیاڵەن هەوڵی داوە تا ئێستا بمێنەوە و هەتا ئێستاش بەرگریان یەکەن چکە پێیان وایە مانەوەی یەکێتی و پارتی بۆ وڵاتانی دەوروبەر و دراوسێ باشترە بەرژەوەندیەکانیان نەپارێزن نەکێزێککە بێتە پێشەوە بەس هەموو ئەمانە زەمنێکی هەیە و کاتێکی هەیە و سنوورێکی هەیە کە بەڕاستی پێم وایە تا سەر بارودۆخی هەرێموان باشە بەس حکوومەتت کرد دواتری قسەی لەسەر دەکەین بەس سەبار بە پەرلەمان کۆمەڵی دادگەری لە ڕێگەی مامۆستا مەرگوڵ پێ و سکاڵای تۆمار کردووە دادگای فیدراڵی بۆی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان هەڵبۆشێتەوە هەڵبژاردن دووبارە بکرێتەوە ڕای بەڕێزت پێ دوایان پەرلەمانە من شیانەوەی هەڵبۆشێتەوە لە مانگی یەکەمی هەڵبژاردنەکان لە مانگی دە بەڵێ مانگی یەکەمی دەنگدان و هەڵبژاردن هەر لەم کەناڵەوە چەند کەناڵێک ترجوتم حکوومەتی ئەم جارە دروستبوونی زۆر سەخت و ئەستەمە و زۆری پێچێەوە ئەگەر یەشی هەیە حکوومەت هەر دروستیش نەکرێ نەگەنە نەتیجە و باشترین چارەسەریشەوە ئەگەر لە کاتی خۆیان نەیانتوانی ئەم حکوومەتە دروستکەن هەچەند ئێمە دەستوورمان نیە بەڵام
کارنامە و پەیڕەوی ناوخۆی پەرلەمانە هەندێک بڕگەمان هەیە کە بەرچاوڕوونیمانەداتێ کە ئەگەر داوا قەید کرێ لە دادگای فیدراڵی ئەم پەرلەمانە هەڵەوشێتەوە. خۆشبەختانە کۆمەڵی دادگەریەوەی تەبەنی کردووە و ئێستا داوایەکی تۆمار کردووە لەسەر ئەو دوو حیزبە کە حکوومەت پێک نایە. شتێکی زۆر یاساییە، زۆر لە جێ خۆیەتی لە بەرژەوەندی خەڵکە و ئەو دادگایش دادگای هەموو خەڵکی عێراقە بە دادگای ئیتیحادیە کە دادوەری کوردیشی تایە و ناشکرێ بەڕاستی ئەمە بێ حکوومەت و بێ پەرلەمان بین. پەرلەمان گەورەترین موسسەی دامەزراوەی ئەم وڵاتەیە، گەورەترین موسسەی تەشریعی و سیاسی ئەم وڵاتەیە، لەوێەوە حکوومەت دروزە بێ و لەوێەوە سەرۆکی هەرێم هەڵەبژێردرێ و لەوێەوە دام و دەستگاکان دروست دەبن و یاسا دادەندرێ و لەوێەوە بودجە پەسەند دەکرێت کە هەروە بمێنێتەوە دەبێ هەڵوێستێک هەبێ. یەکێتی پارتیش فشارێکیان لەسەر نییە، پەلایان نییە، بە ئارەزوی خۆیان دوایەخن، نابێ هەڵوێستێک هەبێ. بۆیە ئەم هەڵوێستە هەڵوێستێکی کوردانەیە، مرۆڤانەیە، هەڵوێستێکی یاساییە ئیداریە. پێ دوای دادگای فیدراڵی بڕیارێک بدە چونکە پێشتر ئەنجومەنی پارێزگاکانە خولی پێنجەمی پەرلەمانە لەسەر نەوت کۆمەڵێک بڕیاری دابوو. ئەگەر تەداخولی سیاسی نەبێ پێ دوای بڕیارێکی لەم شێوەیە بدات؟ ئەوەی لێ ترسم تەنها تەدەخولی سیاسی ڕێگر بێ لەوەیان بڕیارە بدەن، چونکە بەغدا پێم وایە لەم مەرحەلە نایەوێت شەڕێکێتی و پارتی بکە و تایبەتی هەڵبژاردننی لە پێشە و سەرۆکوەزیرانیشی بەدەنگەکانی یەکێتی و پارتی سەرۆکوەزیرانی عێراق. ئەمە مەترسیە گەورەکەیە کە کاریگەری سیاست نەیەڵێ دادگا بڕیارێکی بێلایەنانە بدە. ئەگەر ئەو فشارە سیاسیە نەبێ من پێم وایە ئەمە داواکارێکی زۆر یاساییە و ناشکرێ وڵات هەر ئاوا بێ پەرلەمان بیانی مانگێک حکوومەتەکە کە بەڕێزوت 2 ساڵ زیاترە کاربڕێکەرە یاسایی دادپەروەرانە بێم پێم وایە پەرلەمانە هەڵەوشێنەوە بڕیارە درێ بەزەوەی جارێک ترێڵم لەوانەیە سیاست ڕێگر بێت لەو بڕیارە و بیر لەو بکەنەوە بڵێنەوە پارەیەکی زۆرمان سەرف کرد بۆ هەڵبژاردننی هەرێمی کوردستان جارێک تر با پارە سەرف نەکەینەوە. هەموو ئەوانە حساباتی بۆ کرێ لە کاتی ئەم بڕیارە. پێکێنانی حکوومەت ئەوەی کە بەڕێزوت لەسەر پۆست دواکەوتووە و پێچێ زۆر زیاتریش دوا بکەوێ من پێکێنانی ئەم کابینێ من پێم وایە کابینێ باسانی پێک نایە دوور نییە بچێتە دوای هەڵبژاردننی عێراق بۆی هەندێک پۆست هەیە لەگەڵ ئەوانە تێکی بەستن. مثلەن ئەو کاتاڵێن کاکە پۆستی سەرۆکۆماری عێراق وەکوێ و پۆستی فڵان وەزیری عێراق وەکوێ و ینی بەشکردنی پۆستەکان و بەرژەوەندیەکان و داهاتەکان هەمووی بەیەکەوە بکەنەوە کە پاکێجێک و کێشەکان لەسەر ئەو شتانەیە. ئەگە پارتی لە بیدایەتەوە بی و تا باشەوە سەرۆکی هەرێم دابێتێتی نیشتیمانی ئەوە حکوومەت دەمێک بوو دروست بوو. یەکێتی کاڵێ من ئەم جارە شەراکەتمەوێ ینی بە پێی کورسی هەڵبژاردن نایکەم. من نیوەی کوردستانم بەدەستەوەی و زۆنی سەوزم و بە شەریکم ینی شەریکم لە داهات و لە دەسەڵات و حساب بۆ کورسی مرسی ناکەم. ئەوەی کە معلومەوەی کە ڕێک ناکەون بەشکردنی پۆستەکانە، بەشکردنی داهات و دەسەڵاتە، شەڕە لەسەرەوەی چێ مدیر عام بێ و چێ جێگری مدیر عام و چێ دەسەڵاتی هەیە و کێنێتی لەوە زیاتری شتێکی تر نییە و هەر ئەسڵ و ئەساسی نییە فەلسەفەی حوکمڕانی. دەڵێن 4 مانگی خەریکی ئەجێندایەکی حوکمڕانین هەمووی گەوجاندنی خەڵکە هەمووی درۆ دەلەسەیە فەلسەفەی حوکمڕانی چی و فەلسەفەی حوکمڕانی لە هەموو دنیا هەیە و نەخوێنەوارە بێنە شێخ زاید نەخوێنەوار بوو بزانە ئیماراتی لە 50 ساڵا کردو بە یەکێک لە پێشکەوتووترین وڵاتەکانی دنیا. قەتەر لە ساڵی هەفتایە غەیری دەوارنشین ئاوەدانێکی لێ نەبووە. وڵاتێکی بچووک 1 ملیۆن دانیشتوانێتی ئێستا قسە لە سیاسەت هەموو عالەماکە. هەموو کێشە گەورەکانی دنیا کە بە کەس هەڵ نابێ قەتەرە چە قسەیتیاکە. هەمووشی نەخوێنەوار بوون کاچ وڵات بەڕێوەبردن هەر عەقلیەوێ و ویژدانیەوێ و عەدالەتیەوێ و بڕایەوە. ئەمانە بەخوا نە بە عەقلیشەکەن نە بە ویژدان نە بە عەدالەت نە بە هیچ شتێک. لەبەرەوە فەلسەفەی حوکمڕانی چی و فەلسەفەی حوکمڕانی 1000 ساڵ پێش ئێستا لە ئەفلاتون و ئەرستۆ نووسراوە چۆنەوە هەمووی لە کتێبە هەیە و بەس پیاوی ئەوێ جێبەجێکە. کارنامەی حکوومەت چەند حکوومەتمان هەیە هەموو جارێ یەک کتێب کارنامەمان نووسیوەتەوە. من لە 2006 بۆ باسەکەم لە کابینەی 5 باشترین کارنامەی بۆ نووسراوە جێبەجێ ناکەن. کێشە لە نووسین و ڕێککەوتنوانە نییە عیبرەت لە جێبەجێکردنە کە نایکەن. بۆ لە قالوبەلاوە ئێمە هەموو ناڵێن کاکە بایاسا سەروەر بێ و عەدالەت هەبێ و شەریعەت هەبێ و
بۆی دزی نەکاو پیاو خراپی نەکاو قاتل قەتڵ نەکاو بەڵام کە جێبەجێ ناکەن چێ تاوانبارە ئێمە کێشەکەمانەوەی عەرە بەڵێ حامینە حرامینە یانی ئەوەی کە ئەوێ پارێزگاری لە سەرۆت و سامان و ژیانی خەڵکا خۆی دزەکەیە ئەمە کێشەکەیە فەلسفەی حکومڕانی چی و کارنامەی حکوومەتی چی و شتی لەو بابەتەی چی و کۆمەڵێک پۆست و کورسی و دەسەڵات و پارەیە بگەن لە سەری لە شەو ڕۆژێکا ڕێگەکەون و کە نەگەیشتە سەری هەر ئەهێن و ئەیبەن و ئەی بۆ خەڵقی ڕوون ناکەنەوە ئەم فەلسفەی حکومڕانی لە کوێ پەچی کەوت یخۆ کاکە لەو خەڵ ئەم میلەتەش ئەم 6 میلیۆنە سوقراتێک ئەفلاتونێک فڵانێک فیسارێکی تایە پێیان لە وڵای حکومڕانی فەلسفەکەی ئاوایە و فەرموو جێبەجێ کرد نەوەڵە بەڕاستی هیچ شتێکی تیانە جگەلەوەی کە کات کوشتن و کات بەسەربردنە و ئەوەی زەرمەندی شەمیلەتە کاکە موچەیە نییە پرۆژە و خزمەتگوزاریە نییە هەموو بە سێکتەرەکان بەرەو دواوە دێن ئەو دەوردەوە مانگرتن لە فەرمانگەکانی شادەسی پێک یعنی ئەمە ئیفلیجبوونی هەموو دامەزراوەکانی حکوومەت یاریمی کوردستانە حکوومەتەکەی ئیفلیجە پەرلەمانەکەی ئیفلیجە سەرۆکایەتەکەی قانونی نەماوەی تر هەر ڕەمزی و شکلی هەیە دواتر وردەوردەوە خەریکە دایرەکانیش نامێنن ئەو باشە کۆتایی خوێندنە جنا مامۆستاش هەر بایکۆتیە کرد ئیتر بەڕاستی چی لەم هەرێمە ماوە دامەزراندن نەماوە ساڵان دەرچوانی کۆلیجی پزیشکی دامەزران ئەوام ساڵ ئەوەش نەماوە ئەوانەی پاری هەدا نەمەزراون یعنی چی ماوە بەڕاستی من حەزەکەم بزانم بڕۆ بازار و ژیان و گوزەرانی خەڵک بەرەو کوێ ڕۆیشتووە ئەم برادرانە زۆر بێباک واش لە کۆڕ و سیمینار و شتی فەخفەخەی خۆیان ناکەون و پارەی خەیاڵی سەربەکەن و ئەم خەڵکە هەمووی بە کۆیلە ئەزانن بەڕاستی بە کۆیلەشی نازانن چونکە کۆیلەش بێ خزمەتێکی بکەیت بە کۆیلەش کەمترمان نەزانن لەبەرەوە بێباکن و ناچن چارەسەریکە باشەکەی تور بین سەر هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئێستا هەوڵێک شێ بۆی لە دەرەوەی پارتی وێکێتی لیستێک دروست بکرێت بەڕێز چۆی لێ دەڕوانی هەوڕێکی هەمەلایەنەیە وەڕەنگە هەندێک لایەنیش موزادی لەسەر کوا بڵێ هەوڵی منە بەڵام هەوڵێکی هەمەلایەنە هەیە چۆن ئەم سەردەگرێ کاریگەرێکی چی دەبێت من ئەمەیە بڵێم یەکەم کارێکی زۆر باشە یان دەمەیە بڵێم زۆر پێویستە ببێ وەک باسمان کرد لە 4 میلیۆن دەنگدەر 2 میلیۆنی هەر نەچووە بێ متمانەی هەموو ئەو خەڵکانەش نەچوون متمانیان بە دەسەڵاتی کوردی نەبووە و متمانیان بە ئۆپۆزیسیۆنیش نەبووە بۆیە نەچوون خۆی 3 میلیۆن و 789 هزار مافی دەنگدانیان هەبوو 1 میلیۆن و 200 ئەوەی باهێنی خۆی دەوروبەری میلیۆنێک و شتێک دەنگیان بە یەکێتی پارتیدا بە تەزویرەوە بەڵام کۆی گشتی میلیۆن و 300 ئەوەندە دەنگیان داوە یعنی تۆ سەریکە 2 میلیۆن زیاترە بەس من ئەوە بە تەقریبی لە 150 خەڵک بێ متمانە بووە بە حکوومەت بێکێتی بە پارتیە و ئۆپۆزیسیۆن لەبەرەوە نەچۆوە دەنگدا یعنی پێی وا بۆ ئۆپۆزیسیۆنەکەش گۆڕانکاری پێ ناکرێ بۆیە نەچوو ئەگەر بێت و بەرەیەکی بەهێزی ئۆپۆزیسیۆن دروست بکرێ من بێگومانم لەوەی کە خەڵکێکی زۆر متمانە بە ئۆپۆزیسیۆنی جەکا بەڵام سەدان هەزار کەس بەڵام گرنگە بۆ نمونە قۆڵبڕینی تیانە بێ وایە باوەڕکە با من هێشت پێ باشە تۆڵی بەرەیەک دروستەکەین من ئەم بوونی ئەم بەرەیە زۆر بە پێی دەزانم چونکە بە بێبوونی بەرەیەکی بەرفراوان ناتوانانی تۆ دژایەتی ئەو دەسەڵاتە بکەیت کە پارە و هێز و چەک و ئەم بابەتانە و تەزویر و هەموو شتێکی هەیە معلومە یەکێتی لە سنووری پارتی چەندە گوێناوە پارتی لە سنووری یەکێتی حەجمی حەقیقی خۆیان ئەوەیە بەس میلەت وەکوتم ئۆپۆزیسیۆنێکی بەقوەت نەبووە لانی کەم کە یەکێک لە کێشەکانە ڕابەرایەتی ئەو خەڵکە بکە من نەزانم کۆمەڵی دادگەری زۆر دەمێکە لەگەڵ ئەوەی جاری پێشوش لەگەڵەوە بوو ئێستاش لەگەڵ یەتی و من پێم وایە ئەگەر بەغەڵەتانە چوو بووم پێش هەموو لایەنەکان باسی لەوە کردووە کە زەرورە بەرەیەک دروست بکرێ بە تەنیا هیچ ناکرێت و هەر لایەنێکیش مزایدە بکە غەڵەتەکە چونکە لەوانەیە زەرەت بە دروستبوونی بەرەکە بگەێنێ بەڵام لەگەڵەوە دروستبوونی ئەو بەرەی لەوە گەورەترە یەکێک مزایداکە یەکێک خۆی هەڵە کێشەیەکیشکە کەم و کوڕی هەیە کە تۆڵی بەرەیەک دروستەکەم بەرەیەکی نیشتیمانی لە ئیسلامی و لە چەپ و لە ڕاست لە دیندار و لە بێدین لە دیموکراسی و نازانم لە چی لە هەموو ناوەیەک باشە لە لیبرالێکەوە تا ئیسلامیەک هەچی تیابێ مانای وایە هەریەکێکیان بە پێوەریەوەی تر عیبدارێکی هەیە بەڵام دەبێت چاوپۆشی لە هەموو ئەمانە بکەیت بە کەم و کوڕی ئەو لایەنانەشەوە بێ ئەم بەرەیە ئاوا بێ بۆی چونکە هەر ئەم بەرەیە هەریەکێکیان نوێنەرایەتی کۆمەڵی خەڵکەکە بە کۆی گشتیشیان نوێنەرایەتی هەموو ئەو خەڵکاکەن و هەموو ئەوانش کە متمانیان نیە جارێکتر متمانەیەکیان بۆ دروستە بێ بڵێن بەرەیەکی فراوان هەیە لە دژی یەکێتی و پارتی گرنگی ئەم بەرەیە لەوەی ئەگەر دروست بکرێ
یاسای هەڵبژاردننیش یارمەتی دەرە بەوەی کە دەنگی باش بێنن باسی پارێزگایە زانی چی ئەگەر ئەم بەرەیە کە بە بۆ چوونی من دروست بکرێت لانی کەم 25 کورسی هێنێ ئەگەر سیش نێنێ ئەگەر تەنها 25 کورسیش بێنێ ئێمە نمونەی فراکسیۆنی هیوامان هەیە 15 پەرلەمانتار یعنی کارێکیان کردبوو بێکێتی و پارتی بەبێ ئەوان نایانەتوانیش بڕیارێک بن و هەموو ئەو کوتلانەی کە لە بەغاشن هەموو فراکسیۆنەکانیان بۆ هەموو شتێک گاتنە گەڕانەوە پرسیان بەمانەکرد چونکە کەم نەبوو ئەم 15 کاریگەری خۆیان هەبوو ئەی تۆ لەکوێ فراکسیۆنێکە تەبێ 25 و 30 بێ ئەو کاتە کە تۆڵی تەڵتین کە پارتی بە 20 کورسیەوە بە 25 وڵی تەڵتین تۆ بەس ناکەم تۆ بە 30 کورسیەوە لەوێ ئەڵێ من نوێنەری خەڵکم ئەمەیە تەڵتین بکرێ بۆ هەر داوایەکی تریش لەبەرەوە چکە ئێمە بمانەوە نەمانەوێ تازە داواکاریەکانی ئێمە لە بەغدایە و دەبێ حکوومەتی عراقی تەبەنی بکە و جێبەجێشی بکە لەبەرەوە بۆ ئێمە پەرلەمانی عێراق گرنگترە لە داهاتوو لەوەی هەرێمی کوردستان کە ڕۆڵی گرنگمان تیا هەبێ و لە حکوومەتی عراقی ئایندە ڕۆڵی گرنگمان هەبێ و بەشدار بین بۆی کە چیکە دەستور پێشێل نەکرێ و مافی خەڵک نەخورێ ئەگەر ئێمە ئەومان هەبوو ئەمەندەش برادرانی یەکێتی و پارتی لە بەغارە مزایەدە ناکەن ئەوانش کە لە بەغا حاکمن ناڵن کاکە خۆی هەرێکێتی و پارتی هێوانە زۆرینن و مامەڵە لەگەڵەوەکن لەبەرەوە زۆر پێویستە بۆی خەڵک دوایەوە متمانە پەیاکە لە پەرلەمانی کوردستانی بڵێ ئۆپۆزیسیۆنێکی بەهێزمان هەیە کەس بێنە دوورنی ئەم داوایەی مامۆستا عومەر گوڵپی کردوویەتی قبول کرێ شتێکی داوایەکی یاسایی و مەشروعە پەرلەمان هەڵۆشای هەڵبژاردنێکی تر بکرێت ئەمە گروتینێک بە خەڵکەدا بەڕاستی کە بەرەیەکە بێ بۆیە من لەگەڵەوە ئەم بەرەیە دروست بکرێ هەنگاوی باشی بۆنراوە هیوادارم هەموو لایەکیا بەشدار بێ حتا کەسایەتی خەڵقی بێلایەن قەچیەکە با کاندیدەکانی هیوەی هەر بێلایەن بێت بەس کەسانی دڵسۆز کەسانێک نەبن خۆیان بفرۆشن کەسانێک نەبن سبەینە بکردرێن کەسانێک بن ڕابردوویان پێمان بڵێ کە ئەمانە خەمخۆری ئەو میلەتن بە هەموو ئەمانە ببن وەکوتم بە حیزب و لایەن و ڕێکخرا و کەسایەتی و هەر کەسێک ڕۆژێک لە ڕۆژان لە بەرەی گەندەڵی و دەسەڵاتانە بووە یان پاشەکشەی کردووە لەو بەرەیە بە پشتیوانی لەم بەرەیە بکە من بە شتێکی پێویست ێزانم دابەزینمان تاک و یەک و بەجیا بەڕاستی وەکو سێگایەکەی کلولی دیمەنەوە لێدێ دوایی هیچمان نامێنین و هیچمان بۆ ناکرێت باش بەزیستە پارتی و کێتیش بەنیازیەوەن لیستێک پێک بێنن ئەوە چۆن دەبینی یاخود بە ئەوەندەڵەن لانی کەم لە ناوچەکانی دەرەوەی هەرێم لیستێک پێک بێنن پارتی و کێتی ئەگەر لیستێکی ئۆپۆزیسیۆن پێک بێ و پارتی و کێتیش لیستێک پێک بێنن باشەوە من بۆ چوونی من پارتی وەکێتی لیستیان بۆ پێک نایە بۆیان پێک نایە پارتی خۆی ئێستا ناخاتە ڕیزیەکێتیەوە و لەکرێ لە ناوچەکانی دەرەوەی هەرێم بکە ئەوەش هەر دوورە بە بۆ چوونی من باگەرێکی دووریە بینم بەزە ناو هەرێمە جارێککە هێلکەکانیان تێکەڵ ناکەنەوە نایکەنە سەبەتەیەکەوە چونکە ئەوە پارتی لە بەرژەوەندی خۆی نابینێ نایکە لە ناوچەکانی دەرەوەی هەرێمی ئەگەرێکە بۆ کورد لە ناوچەکانی دەرەوەی هەرێم بە لیستێک دابەزن باشە باش بەڕێز و هەڵبژاردنێکی زۆر گرنگە بۆ خەڵک بۆ پرسی موچە بێ نەوت بێ لەگەڵ بەغدا کە پێگەی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بێز دەستمان لە هەرێم شتۆ بەڕاستی بودجە و ژیانی خەڵک لە بەغدایە بە موچەی موچەخۆرانیش و بە بودجەی خزمەتگوزاریشەوە و بمانەوە و نەمانەوێ بە پێی دەستور کۆمەڵە مافمانەیە لەم دەوڵەتێکە عێراقی ئەمەیتیاین بۆ جێبەجێکردنی دەستور کاکە بۆ هەموو داواکاری خەڵقی کوردستان کە لەو ڕۆژەوە دەستور نووسراوە جێبەجێ نەکراوە هەموویمان ئەمە مافانەمان لە بەغدا دەوێ و دەبێ بەغدا پشتگیریشمان بێ بۆ حکومەتێکی گەندەڵ لێرە نەبێ بۆیە ئەمە پێویستیمان بۆیە زۆر بە بەهێزی لە بەغابین لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە حکوومەتی عێراقی ئایندە لە ناوەندەکانی بڕیار لە عێراقا دەبێ کورد ڕۆڵێکی گرنگی هەبێ من باش ئەگە کوڕ ڕۆڵی گرنگی هەبێ ئێستاش ئەو موچەیە دوا ناکەوت بەڕاستی بەس خۆی یەکێتی و پارتی بە بەرنامەوەیان کرد کە بەغدا هیچ دەوری نەبێ خەڵکێکە دەنێرم بەر پرسیارەتی وەرگێ خەڵکێکە هێز و پێزێکی نییە یعنی خەڵکێکە زۆر مەبەستیان نیە بەڕاستی بە قەدەرەندە مەکتاب سیاسێکی خۆیان بەلایەنەوە گرنگ نیە بۆیە دانێرنە بەغا باش مامۆستا کاکتۆر پێنج خولەکمان ماوە سەبارەت بە سەدانەکەی سوودانی شەو بۆ تورکیا و سەبارەت بە پرۆسەی هەشتیش لەو ڕۆژاندا ئەمڕۆ ئەردوغان قسەی کردبوو دەڵێ
لەم ڕۆژانەدا پەکەکە چەکدادەنێ پەکەکە خۆیان ڕەوشێنێتەوە. سەردانەکەی سوودانیش پێ دوای هیچ پەیوەندێکی بۆ بە یاخود ئەمەش ڕوو دەدا ئاشتێکە سەر بگرێت لە تورکیا؟ یەکەم من پرۆسەی ئاشتیم زۆر پێ گرنگە و لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە بەگشتی و بە تایبەتی لە باکوور هەنگاوێکی زۆر گەورە و لە مێژینەیە. ئەگەر بێت ئەم پرۆسەی ئاشتیە سەر بگرێ و لە دەستورە دان بەوا بندرێت کە کورد نەتەوەیەکە و مافی سیاسی و کەلتوری خۆی هەیە، ئەمە بۆ خۆی زۆر گەورەیە، هەنگاوێکی گەورەیە. شەکدانانی پەکەکەشم پێ هەنگاوێکی زۆر گرنگ و گەورەیە. ئەم شەکدانانە ڕاستە ئۆردۆگان داوایەکە، بەزەمە داوای بڕیاری جێبەجێکردن بەڵێن داوای ئۆردۆگان نییە، بەڵکو داوای ئۆجەلانە. داوای ئۆجەلانیش نییە، داوای مامجەلال بۆ 20 ساڵ پێش ئێستا داوای دایان سیاسەتمەداری وەکو لەیلا زانا و ئەحمەد تورک و فڵان و فیسار وە کەوتویانە لە بەرژەوەندی هەموو ئەو بەرپرسانەی ئێرە. من چەند جار لە مامۆستا عەلی باپیریشم بیستووە کە بەڕاستی لەو شتێکە لە کایە سیاسیەکە لە بیدایەتەوە ڕۆڵی هەبووە کە پەکەکە خەباتی مەدەنی بکە لە قازانجێتی، یعنی کاڵێن خەباتی مەدەنی بکە تۆ حیزبت هەرمێنەیە، میلەتی خۆتت هەیە، قەزیەیەکی ڕەوات هەیە، شاخ و ئەشکەوتی کوردستانیشت هەیە، بەڵام سەردەمی خەباتی سیاسی بەسەر چووە. خەباتی چەکداری مەبەخشە. دەبوو پێشەوەی ئۆردۆگان بڵێ حکوومەتی تورکیا بڵێ پەکەکە خۆی بڵێ بڕیارماندا خەباتی سیاسی و مەدەنیەکەین. بۆ کە تۆ بڕیاری خەباتی سیاسی و مەدەنیدا دێوە ناو خەڵقی با کوردستان لە ناو شارەکانی کوردستانە خەباتەکی دێوە دیاربەکر و وان و بەدلیس و باتمان و ماردین و دێ لە ناو خەڵکە خەباتی خۆت دەکەی، دێوە ناو ئەستەمبوڵ خەباتەکەی 30 ملیۆن کوردت لەگەڵایە پشگیری دەکە. تۆ کە بڕیاری ئەوەتدا خەباتی سیاسی و مەدەنی بکەی پشگیری ئەمریکا و یەکێتی ئەوروپا بەدەستدێنی کە تۆ ئێستا لە لیستی تیرۆرەی ئەوە تا عێراق ناچارە ئەڵێ پەکەکە لایەمە لە لیستی تیرۆرە لەبەرەوە پەکەکە بۆ خۆی ئەمە قۆناغێکی گەورەی خەباتە دەبوو خۆی ئەم بڕیارە بدە و پێم وایە ئەڵێم بڕیارەکە پێشەوەی داوای ئۆردۆگان بێ بڕیاری سیاسەتمەدارانی کورد بڕیاری ئۆجەلانە. بەڵێ ئۆجەلانی هەوە پێ باشە دوای دایان کۆبوونەوە حەزەکەم بزانی دایان کۆبوونەوە کرا ئەوە ڕوودەدا چووکە بە قسەی ئەردۆغان و تەوتەبێژ یەک پارتی بێت چەکدانانی پەکەک خۆڵۆشانەوەی نزیک بڕیاریان داوە. بەڵێ من پێم وایە ئەنی بڕیار دراوە بەزڕانە گەێن بڕیارەکە دەدەن بەڵێ بڕیار دراوە و بەم زانش ڕایەگەێنن لەوانەیە هەندێک گروپیش بمێن و هەندێک دەوڵەتیش حەزکەن چەکدانەنێن بەس بەگشتی پەکەکەم بڕیارە جێبەجێیەکە و زۆر گرنگیشە قۆناغێکی نوێی خەباتیان دەست پێەکە حەقی خۆیەتی ئەو کاتە هەموو کەس پشگیریان بکە ئەمریکا و ئەوروپاش پشگیریانەکەن کە بۆ ئەوان زۆر گرنگە چونکە تورکیا دەوڵەتێکە ئەوروپیە گە تعبیرەکە دروست بێ ڕاستە ئەندامنێ لە یەکێتی ئەوروپا بەڵام یەکێکە لە دەوڵەتانی ئەوروپی حسابە و شوێ ببێ بە ئەندام ئەو کاتەوەش لە بەرژەوەندی ئەوانە بێ کە خەباتی مەدەنی بکەن. ئەم سەردانەی سوودانیش بۆ تورکیا من لە بەرژەوەندی کوردی نابینم زۆر ڕاستە 11 خاڵیان ڕێکەوتن بەڵێ تێگەشتن بەڵام خاڵە هەرە گرنگەکە ئەوەیە تورکیا بۆی نەوتی هەرێمی کوردستان بڕوا لە ڕێی سۆمەوە بە بۆریەکانی تورکیا مەهاڵە خاڵە گرنگەکەیە نەوت و غاز پوختەکەی ئەمەیە کە بۆ تورکیا باشە چونکە تورکیاش بەرژەوەندی هەیە بۆ بەغداش باشە بە تایبەتی کە نرخی نەوت دابەزیوە گەر ئەم نەوتە بڕوا بۆ عێراق بەشێک لە کێشەکەی بۆ حەلەکە بەشەکەی تریشی بابەتی ئەمنیە کە عێراقیش هاوکار بێت لەوەی پەکەکە چەکدانێ و هەرچەند خەڵقی عێراقیش تەمام پەرلەمانتارانی شیعە بە تایبەتی داواکەن کە تورکیا هێزەکانی بکشێنێتەوە تورکیا نزیکەی 300,000 چەکداری هەیە لە ناو خاکی هەرێمی کوردستان وەکو ئەوەی کە بیستومە. ئەگەر ئەمە وا بێ ئەم ڕێژە زۆرە لە راپۆرتێکا بینیم ژمارەیەکی زۆر زۆرە بڵاوان پێکراوە لە ناوچەکانی سنوور هەتا دەگاتە نزیک هەتا ئەو شوێنانەی کە تورکیا دەتوانێتی دەستی پێ بگا. دەمە بەستم ئەوەیە کە خاڵە سەرەکیەکە بەڕاستی ناردنەی دەرەوەی نەوت و غازی کە ئەمەیان ئەگە هەرێم ئێمە مؤسسات و حکوومەت و دەوڵەت بین ئەمەشیان لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە تۆ کاتە هەرێم سەربەرزانە تر دەتوانێت داوای موچە و بودجە و پارەی خەڵکدا لە هەچەندە بەرپرسان پێیان خۆشە نەوتەکە بە قاچاق بێ بۆی داهاتەکە بۆ خۆیان بێ بەشی تەنکەر بەشی قاچاق هەرە ڕوا
ئەو بۆریەکەیە بەڵێ بەڵێ سپاس دەکەین کە دکتۆر دارا محەممەد ئەمین مادەمان کرد زۆر سپاس خۆشحاڵ زۆر سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس باوکارانم خواتان لەگەڵ